ئەم نەخۆشخانانەی کە تایبەتن بە چارەسەری شێرپەنجە دیارە تێچوێکی زۆریان هەیە و ئەم خزمەتگوزاریانە بێ بەرامبەر پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکەش دەکرێت کە دێنە هەرێمی کوردستان بۆ چارەسەر. مەبەستمە گفتوگوی زیاتر بکەم لەم بارەیەوە بەڕێز کرمانج محەممەد عومەر بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی نانەکەلی لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە. کرمانج زۆر بەخێر بێ. سەرەتا دەکرێت لەو هاوکاری مانگی سووری قەتەڕیەوە دەست پێ بکەین بزانین هاوکاریەکەیان چەند بووە لە چی پێکاتە بوو بۆ ئێوە؟ بەتاکید ڕۆژانە زۆر لەو بابلێن کۆمپانیا و ڕخراوانەی کە خەریکی کاری خێرخوازین و بەخشینن بابلێن پێداویستە پزیشکیەکان و دەرمان بۆ ئێمە دابین دەکەن. ئەگەرچی ئەرکە قورسەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجەیە، بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە دوای گفتگویەک و چەندین دانیشتن و دانووسان لەگەڵ بەڕێزان لە ڕێکخراوی هیلال ئەحمەری قەتەری گەیشتنەوەی کە بڕێکی باش لە پێداویستی دەرمان پێشکەشی نەخۆشخانەکەمان بکەن وەکو مەرحەلەی یەکەم وعدیان پێماندایە کە ئەو بابلێن پێشکەشکردنی و هاوکاریە هەر بۆ ئەمجارە نەبێتن و لە بابلێنەوە لە چوارچێوەی ساڵی 2023 بوو بڕیاری ئەواندا لە 24 بەردەوام لەگەڵمان بە کۆمەکی تر هاوکاری ئێمە دەکەن. کا کرمانجەوەی کە زیاتر ئێوە پێویستانە لە نەخۆشخانە چی ئەمێری پزیشکیە دەرمانە؟ خۆی شێرپەنجە و جیاوازتر لە بابلێن توشبوانی نەخۆشەکانی تر زیاتر پێویستی بە چارەسەری دەرمانە. دواتر بابلێن چارەسەری بە ئامێریش هەر پێویستە جارێکی تر، بەڵام بەشەسەرچێکە دەرمانە ئەرکە قورسەکەش کە بابلێن تێسۆ زۆرەکەی لە بابەتی دەرمانە. خۆمان زانین نرخی دەرمانی بابلێن علاجی کیمیاوی زۆر گرانە لەسەر راستی عالم ژەوشانی هەر تایبەت بە کوردستان نییە، چکە دەستکەوتن و دروستکردنی ئەم دەرمانە تێچووی زۆرە. باشە، ژمارەی ئەو ڕێکخرا و خێرخواز و ئەو کەسانە زۆرن کە هاوکاری نەخۆشخانەی نانەکەلیەکەن. کا کرمان هەر وەکو ئێستا باسم کردانی ئەمە باڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک و بەشێک لە دەرمانەکان لە حکوومەتی عێراقیەوە دواتر ئەو ڕێکخرا و بابلێن کۆمەڵە و خێرخوازانێک کە پێشکەشمان دەکەن بە پێی شخص و کۆمەڵ بابلێن ڕێکخراوەکان گۆڕانکاری ڕوودا خەڵکوان لە ئاشتی زۆر بەسیط و مەسەن دیارێک بۆ منداڵێک بینیدن، بەڵام هەشە مەسەن وەکو ئێستا ڕۆ هەبوو دەرمان و پێداویستی پزیشکیەکان پێشکەشمان دەکەن. بۆ نمونە ئێمە هەرێک لە ڕێکخراوی خێرخوازی دەستگای خێرخوازی بارزانی ساڵانە بە چەندین جار بە چەندین کۆمەک هاوکاریمان دەکەن. هەروەها دەستگای خێرخوازی نانەکەلی کە نەخۆشخانەکە لەژێر بابلێن هەیمەنی ئەو ڕێکخراوەشدا کاتی خۆی دروستکرایە هاوکاری زۆری پێشکەشی نەخۆشخانەکەمان دەکەن. خەڵکی تریش زۆر ڕەنگە ژمارەیان زۆر بیتن پێویستی ئەگەر ناویان بینی وەختی زۆر ماترمان پێویست بیتن. تێچووی ئێوە بۆ مانگێک چەند دەکا کرمانج بۆ چارەسەری ئەو نەخۆشانی لەوێ چارەسەر وەردەگرن؟ لە دوای دەست بەکاربوونی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی حکوومەت بڕی ملیارێک و 600 میلیۆنی تەرخان کردێ بۆ هەر سێ پارێزگاکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە 600 میلیۆن بەبرێت پارێزگای هەولێر دەکەویتن. جگە لەو بابلێن بڕە دەرمانێکە لە بەغداوە دێت و جگە لەو دەرمانێکی وەزارەتی تەندروستی خۆی ڕاستە خۆ تەندەری کردو و دایانکردن 600 میلیۆنی مانگانەمان پێدەداتن لە چوارچێوەی تەندەری ئەو شتانە دەکرێتن. جگە لەوەی 150 میلیۆن دیناری تر ئەوە بۆ دەرمانە دەگمەنانەیە کە لە سلاحیت و بابلێن دەسەڵاتی ئێمە و کارژێری نەخۆشخانە بۆ هاوڵاتیەکانی خۆمانی بکڕین. جگە لەمە مەسەلەن 600 میلیارد دیناریان دۆلار 600 میلیۆن دینار تەنها بۆ پارێزگای بڕی ملیارێک و 600 میلیۆن بۆ هەر سێ پارێزگاکە کە بە زۆرێک 700 بۆ سلێمانێ 600 بۆ لێرە 300 بۆ دۆکە. جگە لەمە شتێک ئاماژە بکەم تەنها لە ساڵی ڕابردوو بڕی 2 میلیارد بۆ ئەو بابلێن نەخۆشانەی کە لە دەروی کوردستان پێویستیان بە چاندنی مۆخی ئێسک بووە لە دەرەوە بۆیان کراوە. بۆ ئەو ساڵیش بڕی 4 میلیارد دیناری تر حاضر کرایە نەخۆش نێزارشتر بیاندێرن لە بودجێ 2024. زۆر باشە. کا کرمانج ئەو نەخۆشانی کە لە نانەکەلی چارەسەر وەردەگرن چەندیان هاوڵاتی هەرێمی کوردستانن، چەندیان لە ناوچەکانی دیکەی عێراقەوە دێن بۆ چارەسەر لە هەولێر؟ ئەگەر 2023 بە نمونەوە بگرین ئێمە وەکو نانەکەلی تەبانەوە ئامارەی ئەو ڕقەمانێک کە باسم کرد زۆربیان تایبەتە بە نەخۆشخانە نانەکەلی تەبانەوە نزیکەی 14 سنتەر و ناوەندی تەندروستیانە لە کوردستان لە هەر سێ پارێزگاکە ڕۆژانە بابلێن سەرقاڵی چارەسەرکردنی توشبوانی شێرپەنجەن. ئێمە لە ساڵی 2023 1811 نەخۆش سەردانی ئێمەی کردیە، لەم بڕیان 1250یان هاوڵاتی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەزات پارێزگای هەولێر 560یان هاوڵاتی پارێزگاکانی تری عێراق و کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژاو و باکوور و هەتا هاوڵاتی بیانیانێکە لە کوردستانە شەزیان. بە دیاریکراوی ڕۆژانە چەند نەخۆش سەردانی نەخۆشخانەکەتانەکات؟ هەموو ڕۆژێکەکە بە نمونە وەریگن 250 تا 300 نەخۆش سەردانی ئێمە دەکات. تەنها لە 2023 80000 کەس سەردانی نەخۆشخانە نانەکەلی بۆ چارەسەر وەرگرتن. چەند لەوانە توشبووی نوێ بوون کە لەو ساڵەدا تۆمار کراون؟ هەوەکو باسم کرد 1811 ساڵی ڕابردوو فعالیان و کاتەوە دەستنیشانی شێرپەنجەکەیان بۆ کراوە. حاڵاتی تریشە بە سەردانیکردن خۆشبەختانە شێرپەنجەی نەبوو بابلێنشی لە ئێمە کۆتایی پێهاتیە. باشە، بەڵام ڕۆژانە 250 هەتا 300 هاوڵاتی بۆ چارەسەرکردن وەرگرتن
سەردانی خۆشخانەکەی ئێمە دەکەن. باشە کا کرمانجە و نەخۆشانی کە تووشی شێرپەنجە دەبن هەموو چارەسەرێکیان لە هەرێمی کوردستان بۆ دەکرێت یاخود ئەگەر پێویست بکە لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوە چارەسەریان بۆکەن هەروەکوی لەسەرش باسم کرد جگە لە چاندنی مۆخی ئێستا کە تاوەکو ئێستا ئێمە تەنها سنترێکمان لە پارێزگای سلێمانی لە نەخۆشخانە هیوا هەیە ئەو نەخۆشانە کە پێویستیان بە چاندنی مۆخەیە بەتابەت ئەو نەخۆشانێک کە لەبی لە هاوڵاتیشی تر مۆخی وەربگیرێتن دەنێردرێن نە وڵاتی تورکیایان پێشتر هندستان بوو ساڵی ڕابردوو لە هندستان لە تورکیا دەکرێت چارەسەرەکانیان کە ساڵی ڕابردوو 40 هاوڵاتی بوون بە بڕی 2 میلیارد دیناری عراقی چاندنی مۆخیان بۆ کراوە وەکو باش کردام ساڵ گرێ بەست لە مەرحەلەی تەندەرینگە بڕی 4 میلیارد تر دابین کرا بۆ 6 شتێک نەخۆش دەیانێرن لە وڵاتی لە دەرەوە ئەوە بێ بەرامبەر بۆ هاوڵاتیان و لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمە هەموو ئەو نەخۆشانێک کە سەردانی سەتەرەکانی توشبوو بە شێرپەنجە دەکەن لە ئەلفێتایە ئەو کودەڵی هەمووی لەسەر حسابی حکوومەتی هەرێمی کوردستان و سندوقی کۆمەک بۆ توشبانی شێرپەنجەیە. باشە چ کەم و کورتیەکتان هەیە چ ئامێرێک هەیە کە ئێوە نیتانە لە نێو نەخۆشخانەکەتان بۆەوەی کە بۆ هاوڵاتیان بەکاری بێنن هەموو ئەو سنتەرانی کە تابەتن بە چارەسەری شێرپەنجە لە هەرێمی کوردستان دەتوانن بێن ستانداردی زیانی نزیکین ئەگەر تاوتە پرفێکتیش نەبین زۆر نزیکین تاکە شت کە پێویستە بە با بڵێن چاندنی سنتەرێکی پێشکەوتوو بۆ چاندنی مۆخ کە ئێستا سندوقی توشبانی شێرپەنجە خەریکی یعنی سەرقاڵی ئەوەن کە دەیانوێت سنتەرێکی پێشکەوتووتر ئامادە بکەن بە تایبەتی لە پارێزگای هەولێر بۆی بتوانن هاوڵاتیەکانی تر ناو هەرێمی کوردستان چارەسەریات بۆگرن. دەستان خۆش بەماندوو نەبن بەڕێز کرمانج محەممەد بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر زۆر سپاس بە ئامادەبوونن دەست خۆش.